بینەر و بیسەری ئازیز و خۆشەویستم سڵاوتان لێبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. دنیایەکی سەیرە کراوە خێرا ئاسان هەرزان بۆ پەیوەندیکردن تەکی تاک و هەمووانە. تا تەلەڤیزیۆنێک دادەمەرزێت و تا ئستافێک دروسە بێت، تا پەیامێک بکرێ بە پرۆگرام و تا بچواتە دەواازەی ماڵان، حکوومەتەکانی ماندوو ئەکرد بۆیە بوونی تەلەڤیزیۆن سەرکەوتنی بەشی پەیام ناردن و پەیام وەرگرتن و گفتوگۆی حکوومەت لەگەڵ خەڵکا بوو. ئێستا لەم سەردەمی مۆدرنەدا هەموو کەسێک مۆبایلێکی پێ و هەموو مۆبایلێک نەک تەلەڤیزیۆنێک دەیان تەلەڤیزیۆنەوە هەر کەسێک بە ئاسانی ئەتوانێت لایڤێ بکاتەوە و چی دڵ پێوەیە پۆستی بکات و هەموو لایەک وەری بگرێت و هەموو کەسێک بیبینێت بەبێ بەرچاوکردنی مەرج، بەبێ بەرچاوکردنی کات، بەبێ بەرچاوکردنی کەسایەتیەکان و بەبێ بەرچاوکردنی ئامانجەکانی پەروەردەی مرۆڤایەتی. ڕاستی ئەم ئیمکانیاتە کە بەم ئاسانیە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئینترنێت و سۆشیال میدیاوە کەوتە سەبەردەسمان هەلە، دەرفەتە، باشە، خراپە، ئەگەرە یا خەتەرە. تا دەستگایەکی پەروەردەیی وەکی ڕەوزەیەک، مەکتەبێک، مەدرسەیەک، زانکۆیەک دروسە بێت، چەند کەس ئەبێ پارە خەرج بکات، چەندێک ئەبێ هەوڵ و تێکۆشان بکرێت تا مامۆستایەک پەروەردە بکرێ و چەند دایک و باوک ئەبێ مناڵێکیان بێت تا بینێرنە بەری پەروەردە تا لە خۆیان باشتر پەروەردە بکرێ و داهاتووی خۆی مناڵەکە، داهاتووی کۆمەلگا و داهاتووی خێزانەکە بە پەروەردەی ئەو مناڵە جوانتر بکرێت. لە هەمووی مرۆڤایەتیە ئامانج ئەمەیە پەروەردەیەکمان بێت نەوەی داهاتوو لە خۆمان جوانتر بژی. خوا هەڵ ئەگرێت، قبوڵ ئەکرێت لە ڕووی ئەخلاق و لە ڕووی یاساوە، لە ڕووی دین و لە ڕووی کولتورۆ ئەوەی پەروەردە ئەیڕێسێ و دروستی ئەکات بۆ داهاتووینەوەکانمان، بۆ خزمەتگوزاری خاک و نیشتمان. کەسێک دانشێت بە زانین یا بە نەزانین خاوی کاتەوە و ئەوەی وا ڕێستومانە لە ئەوڵۆشی بکاتەوە و بە پێچەوانە بە شێوەیەکی ناشرین بیڕێسێتەوە وەکو ێژن بەردێکە نەزان بیخاتە گۆم بە هەزار زانا دەرنێتەوە. خانوویەک بە چ زەحمەتێک ئەکرێ بە عیمارەتێک، بە چه ئاسانیەک بە ڕۆژێک ئەڕوخێت و لە ناوەچێت. واینە بەردەمی ڕووخانی پەروەردەی وڵاتەکەمانە. بەداخەوە سۆشیال میدیا ئەگەر بۆ دنیا بووە بە هەل و فرسەت، خەریکە بۆ هێمە ئەبێتە ئەگەر و خەتەر. بۆیە لە هەموو دنیادا لەگەڵ سۆشیال میدیا هەوڵیاندا یاسای سایبری بۆ دانن، جەوازی بەکارهێنانی هەبێت و کەسێکە بە نەشیا و بە نادروست بە لاڕێغا ئەیبات ئەبێ بەرپرس بێت. مرۆڤ بۆ قسەکانی، بۆ نووسینەکانی، بۆ کردارەکانی ئەگەر بەرپرسیارەتی نەگرێتە ئەستۆ، بەڕاستی لە مرۆڤبوونی خۆی ڕائاکا و بە ئیشەکانی مرۆڤایەتی تێکەدات. بۆیە خۆشحاڵم ئەبیسم هەڵمەتێک دروست بووە بۆ چاودێری سۆشیال میدیا، بۆ بەکارهێنانی درستی پلەتفۆرمەکان، بە تایبەت تیکتۆک، فەیسبووک، کە ئەتوانێت لە مناڵێکی بچووکۆ تا پیرە پیاوێک بەبێ هیچ مەرجێک بە ئاسانی بەکاری بێنێت و ئەگەر هێرشێکی تیابێت لەسەر کولتوری، لەسەر گیانی بەری بکەوێت. ئێستا لە هەموو دنیا لە ڕێگەی ئەم پلەتفۆرمانەوە دزی ئەکرێت، هەڕەشە ئەکرێت، ئابڕووی خەڵک ئەبرێت، حەک ئەکرێت و لەوە خراپتر ئەگەر یاسا نەبێت ناپەروەردەییەک ئەکرێ بە پەروەردەی وڵاتێک و بەهاکان ئەبن بە نابەها و ڕێگە دروستەکان ئەبن بە ڕێگەی پێچەوانە. بیستومە هەڵمەتێک بۆ ڕاستکردنەوەی ئەم شتە دەستی پێکردێ. زۆر خۆشحاڵم و هیوادارم بەو پەڕی ڕەحم و بەزەییوە لەگەڵ چاواشەکارەکانە مامەڵە بکرێت، لەبەر ئەوەیە هەستەکەم نەزانینە، هەستەکەم نەبوونی یاساس، هەستەکەم چاولێکەریە، هەستەکەم ئەمیشە پەروەردەست جوانتێکیانە مامەڵە بکەین، یاساکان بخەینە بەردەستیان، تێیان بگەێنین
و دوای تێگەیشتن و پێگەیاندنیان لەبەر دڵی جەماوەرەکان کە بوون بە فاڵەوریان و بوون بە جەماوەرێک گوێیان لێگرن ئەوانیش تۆبە بکەن و لێبوردەیی حکوومەت یاسا خەڵک ڕوویان تێبکات بەشکەم ئەوانیش بە پەروەردەیەکی جوان و بگەڕێنەوە باوەشی کۆمەڵگا. ڕاستانەوێت هەموو ئیشەکان بۆ پەروەردەیە و هەر ئیشێکی ناپەروەردەیی لاوازی بەشی پەروەردە نیشانەدات. با من و کەسانی تریش بگرینە ئەستۆ کە ئێمەش لاوازین بۆیە بێ ئەخلاقی بۆیە ئیشی ناپەروەردەیی ئەتوانێت خەڵک بووە بەلای خۆیان. هەر لێرەوە ڕێز و سپاسم هەیە بۆ هەمووتان کە گوێگرە بن و داواکارم لە دایک و باوکان وەکو یەکەم پەروەردەکاران کە دڵسۆزی مناڵەکانیانن لە ئینسانەکان کە پێگەیشتون وەکو یەکەم کەسێکە بەرپرسی خۆیانن و لەلایەنی دەسەڵات کە بەرپرسی کۆمەلگاس گرنگی بدا بەمە مامۆستایەکی زانکۆ مامۆستایەکی ئاینی کەسێکی پەروەردەکار بە چەندین ساڵ بوو بە پەروەردەکار تا موچەیەکی کەم بەسیت وەرگێت تا مناڵەکانمان پەروەردە بکات. بۆ ئەبێت دەرگایەکی وا کراوە بێت سلبرتیەک بلاگرێک لێزانێک یا لێنەزانێک لە بری پارە پەروەردە بەلاڕێیا بات و بە زەبەلاح پارەی دەستکەوێت تا ئەوەندە ملهوڕ بێت گرنگی بە یاسا و بە پەروەردە نەدات. ئەخیری قسەکەم ئەمەیە ئەگەر ڕاتان گرتوون کارێکی ئەخلاقیە کارێکی دروستە کارێکی شیاوە وەلێ لە بەشی دوومە داواکارم بە میهرەبانی بە دڵسۆزی بە دڵنەوایی مامەڵەیان لەگەڵ بکەن پەروەردەیان بکەن و بیانهێرنەوە باوەشی کۆمەلگا و با فاڵەورەکانیشیان تێبگەن ڕێگەی لار ناگاتە مەنزڵ و حتمەن بارتیایە